وقبل أن نأتي إلى پێش گەیشتنمان بە بینای پارێزگا بە گشتی کۆبوونەوەی هاوبەشی نێوان دەستگامنیەکانمان بەڕێوە برد. لە کۆبوونەوەکەدا پێک هاتین لەسەر هەماهەنگی و تێگەشتنی هاوبەش لە نێوان دەستگامنیەکان. بۆیە لە سەردانەکەماندا دووپاتی دەکەینەوە کە هێزەمنیەکان ئەرکیان پاراستنی ئاسایشی ئەم شارە بێت و وەکو یەک تیم کار لەسەر دابینکردنی ئاسایش بۆ هاوڵاتیان دەکەین. دڵنیایی دەدەین بە هاوڵاتیان و دانیشتوانی خۆشەویستی کەرکووک بە گشتی کە کاری لە پێشینەی هێزەکانمان دابینکردنی کەشێکی لەبار و گونجاوە بۆ بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردننی پێشوەختی پەرلەمانی عێراق. دووبارەی دەکەینەوە دڵنیایی دەدەین بە هاوڵاتیان بە ئارامی دەتوانن بچنە بنکەکانی دەنگدان و دەنگ بدەن، چونکە ئەمە داواکاری هەموو پێکهاتەکانە بە گشتی بە دابینکردنی ئەمن و ئاسایشی بنکەکانی دەنگدان. مواطنین الأعزاء هەموو پرۆسەکەمان دابەش کردووە. هەوڵە دەین 22 مانگ ئەو پرۆسەیە دووباراکەینەوە بۆ سەرکەوتنی ئەو پرۆسەیە ممارەسەیەکەکەین و ممارەسەیەکەمان کرد و مارەسەی دۆشمان کردووە. هەموو شوێن و جێگاکان دابەش کراوە بۆ گواستنەوەی سندوقەکان و بۆ دانانی سندوقەکان و بۆ ئامادەکردنی جۆری هاتنی دەنگدەران و چونە دەرەوەی دەنگدەران و هەموو هێزە ئەمنیەکانشمان کردوتە ئامادەباشیەوە بۆ کات و ساتی خۆی و